ورد طه لقلت يدي ولا يطيق أسامي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومواله. هەوڕۆ 27 شەشی 2022 مزگەوتی گەورەی بەرزێوە کە بەناوی مامەسای پایە بەرز مامەستا مەلا محەممەد مەلا عومەر بەجی زێوەی کرایە. هەوڕۆکە پاشی هەمەتی 8 ساڵان کە ئیشمان دە مزگەوتێک کردی هەوڕۆ افتتاح کرا الحەمدولله و بۆ خەڵاتێکی خوایی لە بۆ دەڤەری بەرزێوە و دۆرە منزەر و باڵەکایەتی و کوردستان بە شێوەیەکی گشتی، چونکە مزگەوتە لەسەر خەتی سەرەکی حاجی عومەرانە و چەندە بە سوودە لە بۆ خەڵکی گوندی ئەوەندەش بۆ خەڵکی مسافر سوود و کەلکی هەیە و ئینشاءالله شوێنی خۆی گرتیە، چونکە هەم شوێنی خواپەرستیە و هەم ملحەقی حوزرەی فەقیهانی هەیە کە حوزرەی ئیمامی غەزالیە لە بەرزێوەی کە نۆژەن کرایتەوە و دەستی تەدریسی تێدا پێکرایە و ئێستا نێزێکی 8 فەقیمان هەیە الحەمدولله دەرسی قورئانی تێدا خوێنن و زیاتریش پەرە پێدەن بەئیزنی خوای تەبارەک و تەعالا و ئەوەش مایە دڵخۆشیە کە ملەتی کورد لەسەر ئەرکی خۆی لەو قەیران و زروفە ناخۆشەی مزگەوتێکی وا دروست بکا بە هیمەتی خێرخوازان، ئەوە نیشانەی مەحەبەتی ملەتی کوردە لە بۆ ئەو دینە پاکەی لە بۆ ئەو ماڵانەی خوای تەبارەک و تەعالا کە لە کوردستانێ یعنی لە هەر شوێنێکی ئەسی ماڵی خوای تەبارەک و تەعالا ئەبینی دەنجی الله ئەکبەر تێدا لە ئاسمانی کوردستانێ هەمیشە بەرز و پیرۆزە و لە سایە ئەو دینداریەی خوای تەبارەک و تەعالا ئینشاءالله ملەتی کورد یعنی دوا ڕۆژی کولی ملەتی کورد مسۆگەر ئەکا و هەتاوەکو ئەمە بایەخ بەو دینەی بدەین خوای تەبارەک و تەعالا زیاتر ئەمان پارێزی و دوا ڕۆژمان گەشاوەتر ئەبی ئینشاءالله تەعالا. بسم الله الرحمن الرحيم. هما بخۆشحالن ئەوڕۆ بەشداریمان کرد لە کردنەوەی مزگەوتی مامەستا مەلا محەممەدی بەرزێوەی، خوای گەورە پاداشیان بداتەوە. مزگەوتێکی فراوان و خۆش و شاکارێکی جوانە و خۆشبەختانە الحەمدولله لە هەرێمی کوردستان میلەتەکەمان ڕووی لەکردنەوەی مزگەوتەکانە ڕۆژ بە ڕۆژ مزگەوت دەکرێتەوە. هەر ئەمڕۆ دیارە مزگەوتێکی دیکەش لە خەلیفانە دەکرێتەوە، سپاس بۆ خوای پەروەردیگار و عوزرەکانیش الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبووندانە. ئەوەش نیشانەی ئەوەیە کە خەرت بەرنامەکانی دیکەی بەسەر کردەوە هەمووی فەشەلی هینا خەرت دارش کە دەگەڕێتەوە ئەسلی ئیسلام باوەش بە مزگەوتدا دەکا و مزگەوتەکان دەکاتەوە و الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە کە هەموو شتێک لە مزگەوت سەرچاوەگری ئەخلاق، ڕەوش، سیاسەت، موسڵمانەتی، دینداری، خزمەتکردنی میلەت هەمووی لەو مزگەوتە سەرچاوەگری. خوای گەورە پاداشتان بدات. دیارە ئێستا زۆرێک لەوانەی کە خەریکی شوبهە و شەهەواتن دەیانەوێ مسلمانان و خێرخوازان سارد بکەنەوە لەسەر بنیاتنان و ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خوای پەروەردیگار کە بەڕاستی قسەی زۆر بێبنەمایە دەڵێن با ڕوو بکەنە دروستکردنی خەستەخانە و قوتابخانە و شوێنەکانی تر مزگەوتمان زۆرە. ئەوانی مزگەوت دروستەکەن کارە خێرخوازەکانی تریش بە تاکی دەکەن هەموو شتێک گەورە و بەهای خۆی هەیە لە ئیسلام. ئەوانە ئەو کارە پیرۆزانە بنیاتنانی مزگەوت بە کەسی گەورە و بە پیاوی گەورە ئەکرێت و لە مزگەوت یەکێک لە شەعائیری ئیسلامە و لە سمبول و مقدساتی ئیسلامە و مسلمانان لە هەر لە دێر زەمانەوە هەتا دنیاش ماوە لێرەش و لە ئەوروپاش و لە هەموو شوێنەکان بنیاتێنن. ئەوانە طبعاً چاویان بە مزگەوت هەڵنایە، چکە مزگەوت قوتابخانەیە، مستەشفایە، زانکۆیە، هەموو گەورەیەکان هەموو بەها پیرۆزەکان لە مزگەوت سەرچاواگرن. بۆیە بە هیچ شێوێک ئینشاءالله مسلمانان سارد نابنەوە لە بنیاتنان و نۆژەنکردنەوەی مزگەوتەکان. ئەوانەی وا ئەڵێن با خۆیان بسن کارە پیرۆزەکان کە نەک ورژاندنی شوبهات.